ویلایەتێکی دیکەی هیندستان پۆشینی حیجابی لەلایەن قوتابیە موسڵمانەکانەوە لە دەوامی فەرمی زانکۆ و قوتابخانەکاندا قەدەغە کرد. دادگای باڵای ئەو وڵاتەش پشتیوانی لە بڕیارەکە دەکات و موسڵمانانی نیشتەجێی ویلایەتەکەش ناڕزایی تند دەردەبڕن. بەپێی راپۆرتێکی ئاژانسی ڕۆیتەرز، دادگای باڵای هیندستان بڕیاری ویلایەتی کاراناتاکای باشووری وڵاتی پەسەند کرد با قەدەغەکردنی پۆشینی حیجاب لەلایەن قوتابیە کچە موسڵمانەکانەوە لە کاتی دەوامی قوتابخانە و زانکۆکاندا. ڕاشگەیەنراوە چاوەڕێ دەکرێت ئەم بڕیارە لەو ویلایەتانی دیکەی هیندستانیش دەربکرێت کە کەمینەیەکی موسڵمانی تێدا نیشتەجێیە. پێشتر لەلایەن ویلایەتی کاراناتاکای باشوورەوە پۆشاکی ئیسلامی لا قوتابیە موسڵمانەکان قەدەغە کرا و زانکۆ و قوتابخانەکان ڕێگایان دەگرت لەوەی قوتابیانی موسڵمان با حیجابەوە دەوام بکەن. ئەوەش ناڕزایی و خۆپیشاندانی قوتابیە موسڵمانەکانی لێکەوتەوە لا بەرامبەردا پەیڕەوکەرانی ئاینی هیندۆسی خۆپیشاندان و توندوتیژیان بەرامبەر موسڵمانان بەرپا کرد. ڕیتۆڕاج ئاواستی سەرۆکی دادگای باڵای ویلایەتی کاراناتاکە بە ئاژانسی ڕۆیتەرزی ڕاگەیاندووە ئەوان پۆشینی حیجاب لەلایەن ئافرەتانی موسڵمانەوە وەک ئەرکێکی بنەڕەتی ئاینی نابینن. ڕاشی گەیاندووە حکوومەت دەسەڵاتی ڕێکخستنی کاروبارەکانی هەیە، بە تایبەتی ڕێکخستنی ڕێنمایی لا فەرمانگەکانی حکوومەتدا. مانگی ڕابردووش بەهۆی بڕیاری قەدەغەکردنی حیجابەوە خۆپیشاندانی بەرفراوانی موسڵمانانی ئەو ویلایەتە بەڕێوە چوو، لە ئامیانەی خۆپیشاندانەکاندا ڕایان گەیاند. قەدەغەکردنی پۆشاکی ئیسلامی پێشێلکردنی مافی موسڵمانانە کە 13 لە سەدی دانیشتوانی هیندستان پێک دەهێنن. هاوکات پێش دەرچوونی بڕیاری قەدەغەی حیجاب، حکوومەتی وڵاتە تەواوی قوتابخانە و زانکۆکانی لا ویلایەتی کاراناتاکە داخست لە ترسی کاردانەوەی توندی موسڵمانانی ئەو وڵاتە وەک ئەوەی کە مانگی ڕابردوو بەڕێوە چوو. قوتابیانی خۆپیشاندەری موسڵمان لە ئامیانەی خۆپیشاندانەکانیاندا ڕایان گەیاند پۆشینی حیجاب ئەرکێکی ئاینیە و بەپێی دەستوری هیندستانیش ئافرەتان مافی خۆیانە بیپۆشن، بۆ پێی بەشێکە لە ممارەسەی ئاینی خۆیان کە ئامادەنین دەست بەرداری بن. ویلایەتی کاراناتاکە تاکە ویلایەتی باشووری هیندستانە کە لەلایەن پارتی بەهاراتیا جاناتای نەتەوەیی هیندۆسی دەسەڵاتدارەوە حکوم دەکرێت. زۆرترین پێشێلکاریش بەرامبەر موسڵمانان لەو ویلایەتە و لەلایەن ئەو پارتەوە دەکرێت. هاوکات عەبدولمەجید عەبدوڵڵا سەرۆکی پارتی دیموکراتی کۆمەڵایەتی هیندی کە پاڵپشتی لە مافی موسڵمانانی کاراناتاکە دەکات ڕایگەیاند قەدەغەکردنی حیجاب دژی مافی تاکە، دژی مافی گشتیە، دژی مافی مرۆڤە، دژی دەستوری هیندستانیشە، بۆ پێی پۆشاکی ئیسلامی ئەرکێکی ئاینیە و بە درێژایی مێژوو ئافرەتانی موسڵمان پێوەی پابند بوو.